بەڵێ گومانم سەردانە بۆ هەرێمی کوردستان گرنگە بە تایبەتی و پەیوەندیانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی عەرەبی ناوچەکە بە تایبەتی شانشینی ئوردن هەیە. لەگەڵ میوانەکانم لە تەوەری گرنگی ژووری هەواڵی ئەمشەو گفتوگۆیم بابەتە دەکەم بە ڕێزان حاکم ئازاد مەلافەندی وەزیری پێشوویداد لە حکوومەتی هەرێمی کوردستان. لێرە میوانمە زۆر بەخێر بێ هەڵکات بەڕێز بۆتان تەحسین بەڕێبەری دامەزراوەی میدیایی کوردستان کڕۆنیکەل لێرە میوانی ژووری هەواڵە زۆر بەخێر بێن. حاکم ئازاد بە سەرەتا لە جەنابەت بپرسم ئەو سەردانەی کە شاندی کوردستان کڕۆنیکەل بۆ ئوردن هەی بوو چیتان لەوێ بینی و ڕوانگەی ئەو وڵاتانە بەرامبەر بە هەرێمی کوردستان چۆن بوو؟ پێشەکی زۆر سپاس لەسەر و میێوەنداریی بەڕاستی بابەتێکی گرینگە زۆر چکە ئەوەی دیتمان بەڕاستی زۆر لە تەوقعات نەبوو بەڕاستی لەبەرەوەی سەوڕمان دەکرد ینی بڕێک دوورن و زۆر معلوماتیان نییە و زۆرەوە بەڵام بەعکسەوە ئەوەلەن ئەو کەسانەی کە دیتمان یعنی نخبەی ئەکادیمی و سیاسی و ئیعلامی و ئیداری زۆر زۆر گەورە بوون. مەسەلەن دەستپێکی سەردانمان لەگەر بەڕێز دکتۆر سەمیر حەباشنە ئەو کات خوێنای بڕست وزەرا بوو، وەزیری داخلیە بوو، وەزیری کشتتوڵ بوو، سەردانی هەرێمی کوردستانیش کرد ساڵی 2012 یعنی 2012 بوو بووە 2012 سەردانی هەرێمی کوردستانیش کرد و بە خزمەت جەنابی سەرۆک گەیشت بوو. برادران ئێرە هەموو دیت بوو ئەو فکرەی هەبوو فکرێکی باش بوو زۆریش بە پەرۆژ بوون لە بۆ ئەو دانیشتنەی لەگەرمە ناوی مؤسسەکەشیان مؤسسەی سەلامە لەسەر حوار ینی وەختە دیالۆگ پلاتفۆرم ئەو شتانە یعنی تەقاڕب ببین باز بکەن. ئی دووەم طبعاً پاشیوی لۆ دوایە ئەوە منتەدای فکر عەرەبی کە بەڕێز جەنابی ئەمیر حەسەن مەتەڵال سەرۆکی بەخۆی مؤسسی ئەو دەستگایە سەرۆکیشتی و ئەمین عامەکەشیان کابرایەکی مفەکرێکی زۆر زۆر مەشهوری سوودانیە ناوی ئەسادق الفەقی مەشهورە زۆر سەفیر بووە ئەوە بووە ئەوانە زۆر بەڕاستی بە گەرمی پێشوازیان لەمە یعنی برێن ئەمان خەجالەت کرد تا حدێکی زۆر. دوایە یادداشتنامەش ئیمزایان کرد یعنی ئەو سەردانە دیدار یادداشتنامە ئیمزاکردن بەڕێز جەنابی سەرۆکی دەستگای کوردستان کڕۆنیکەڵ یادداشتنامەی لەگەر بەڕێزیان ئیمزای کرد ئەمین عامی منتەدایەکە ئەو یادداشتنامە زۆر تەتەوڕە طبعاً. دوایە معهد سەلام هەیە یعنی للحوار ئەو شتانە ئەوانەش شخصیاتی زۆر گەورەی تێدا شخصیاتی وەکی سەمیر حەباشنە عەلی ناسر محەممەد کە سەرۆکی یەمەن بوو وەختخۆی ئەویش تێدایە ئەو شخصیاتانە دایانەوێ بزانن یعنی کورد چی دەوێت کورد وەزعی کۆی ئێستا کووەکوونیە میحوەرەکەش هەرێمی کوردستانە. زۆر باش دەگەڕێمەوە لای بەڕێزت بەڕێز بۆتان بە وردی ئاماژەیان بە ناوڕۆکی دیدارەکە کرد بەڵامەوەی کە گرنگ بوو بەلای منەوە لە بڵاوکراوەکە شابینیمان لە کردنەوەی ناوەندی دیالۆگی زانکۆی شەرق الأوسط کە لە ئوردن هەیە لە نێو زیاتر لە 1000 میوان بە زمانی کوردی پێشوازی لە شاندی هەرێمی کوردستان کرا. ئەم پەیوەندیە بەهێزە و ئەم پێگە بەهێزەی هەرێمی کوردستان لە چیەوە سەرچاوە دەکرێت چۆن ڕوانگەی ئەوان بەرامبەر بە هەرێمی کوردستان دەبینن؟ سپاس گوڵە باخان لە ڕاستیدا ئەو پێشوازیە ئەو شتێکی ئێمە لەلایەن ئەو دەست بژێرە سیاسی و ڕۆشنبیریەی عەرەبمان بینی لە هەردوو وڵاتی ئوردن و لە وڵاتی لومە هەستمان کرد جۆرە وەرچەرخانێکە لەوانەیە پەیوەندی بە هەندێک ڕووداوگەلی سیاسی لە ناوچەکەەوە هەبێ ئەم بە تایبەتیش دوای شەڕی ئیسرائیل و دوای کەوتنی ئەسەد جۆرە تێگەیشتنێکی ئەدیکە هەیە. منتەدای فکری عەرەبی وەکو گروپێکی تینگتانکە ئەوانە زۆر بە بابەتیانە زۆر بە منتەقیانە لە کێشەکان ئەڕوانن. هەستم کرد ئەوان ئەیانەوێ هەندێک باڵانس کە ئێستا بەهۆی نەمانی ئەسەد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تێک چووە لە ڕێگەی کوردەوە کە کورد پێکاتەیەکی زۆر گرنگە بەشێک لەو باڵانس و هاوسەنجانە ئاراستما بکەنەوە. وەکو مامۆستا باسی کرد میر حەسەن تاکیدی کردەوە کە
کورد بە تایبەتیش هەرێمی کوردستان و ناوی خودی سەرۆک بارزانیشی هێنا کە ئەتوانێت ڕۆڵێکی زۆر گەورە بینی لە ڕاگررتنی سەقامگیری ناوچە و لە وەکو بڵێ باڵانسکردنەوەی هەندێک هاوچێشەی لاسەنگ سیاسەتی سەرکردایەتی هەرێمی کوردستان و هەروە ئەو لۆبیەی کە لە گەڵ وڵاتانی دەرەوەی بۆ تا چەندە کاریگەری لەسەر ئەم وەرچەرخانە هەبوو کە جەنابەت بینیت لەبێ بەرامبەر بارمی کوردستانم ڕوانگە ئەرێنیەکە هەیە بڵێ ڕوانگەیەکی ئەرێنی هەیە ڕاستە خۆشەوی بە شێوەیەکی گشتی هاوسۆزیەک لەلایەن ئەو خەڵکەوە هەیە بەڵام هێشتانەکەش زانیاری وردیان لەبارەی ڕەوشی هەرێمی کوردستانەوە نییە یعنی بخەم بۆ نمونە یعنی هەندێک پرسیاریان لە ئێمە کرد لەبارەی بوونی ئاڵای ئیسرائیل لە هەرێمی کوردستان پێم ئەنگوتن کە ئاڵای کوردستان یان کۆنسڵخانەی ئیسرائیل لە هەرێمی کوردستاندا وجود نییە بەڵکو تەنیا کۆنسڵخانەی فەڵەستین هەیە یعنی وا ئەخوازی کە لە مەودووە ئیش لەسەر پتر ناساندنی ڕۆژی هەرێمی کوردستان لە نێو ئەو پێک هاتانە بکرێت من بە تایبەتیش لە لوبنان لەوێ ئەو کەسایەتی کە سەرپەرشتی ئیشەکەیە کرد بەرپرسی وەشانخانەی نەهارە وەشانخانەی نەهار لە ساڵی 1933 دامەزراوە گەورەترین وەشانخانەیە یعنی وەکو بڵێ کەسایەتێکی زۆر بەهێزی هەیە لە ناو دەستە بژێری لوبناندا ئەو خۆی باسیە کرد ئەیگوت ئەو میوانانی کە هاتبوون زیاتر لە چل کەسایەتی ڕۆشنبیر و ڕۆژنامەنووس و سیاسی و مفەکرین و ئەکادمی ئەیگوت تۆنی قسەکردنیان بەرامبەر بە کورد زۆر گۆڕانی بەسەردا هاتووە یعنی ئەو کە پێشتر بڵێ لەگەڵ ئەوان لە تەماس بووە ئەو هەرخۆی بۆ ئێمەی ڕوونە کردەوە جا ئەوەش ئەوەستێتە سەر دۆخێکی وا لە هەرێم لە ناوچەکەدا لە هەرێمەکەدا هەیە لەوانەیە بۆ لە مودووە دامەزراوەی فینگتانک دەور ببینن لە وەکو لە لابردنی هەندێک هەواجس کە پێشتر هەبووە زۆر باشە جەنابی حاکم هەرێمی کوردستان لەگەڵ شانشینی ئوردن و وڵاتانی عربی زۆرترین پەیوەندی هەیە بە تایبەتی ژمارەی هاوڵاتی کورد لە دەرەوەی هەرێمی کوردستان لە وڵاتانی نیشتەجێنەوەی کە من لە بەردەستمە زیاتر لە 1400 هاوڵاتی ئوردنی لە هەرێمی کوردستانن چۆن دەکرێت ئاڵوگۆڕی ئەم زانیاریانە بکرێت وەکو ئەو ئامانجێکی ئێوە هەتانە بۆ گەیاندنی وردەکاری و زانیاری سەبارەت بە مێژوو فەرهەنگ کولتور سیاست لە هەرێمی کوردستان بۆ دەرەوە هاوکات ئەوەی کە کوردیش لەوێ سوودی لێ ببینێت بەڵێ والله بەخۆی زیاتر بەواسطەی ئەو دیدار و حیوار و لێکتێگەیشتن و یادداشتنامە ئیمزاکردن و زیاتر ئەوە دەورێکی زۆر ڕئیسی ئەو ئامادەیە لەلایەن ئەوانەوە ئەو زۆر زیاتر زۆر بەپەرۆشن یعنی زۆر بەپەرۆشن مستعیدن لە بۆ هەموو داوەچش بەڕاستی ئەو دیداری یەکەممان خەرکەکی زۆر کە مواسرن لە سیاسەتی ئوردنی هەرچەندە مەلیک زۆر لە گەرمانە زۆر متعاتفە لەگەر هەرێمی کوردستان و علاقاتی لەگە جەنابی سەرۆکۆ ئەوانە زۆرە بەڵام سیاسەکانی خوارەویش مەسەن وەکی تاهر المصری ئەوە ڕئیس وزەرای ئوردن بوو ئەوش حاضر بوو ئامادە بوو قسەی باشی کرد یعنی قسەی کرد ممدوح العبادي نائب رئيس وزراء ماوەکی زۆر معروفە زۆر لە ئوردن کۆمەڵێک وەزیر مچێ لە دەی زیاتر بۆ وەزیری پێشوو لەوێ بوون یعنی جەوەچیان خەلق کرد وایان کرد طبعا مجموعەکی عێراقیش هاتبوو کوردێکیان لەگەر بوو ئابزان یعنی مجموعە عێراقیش منظمەتیان هەیە منظمە ناوێن لێ نایە منظمەت الإعلام الخارجي شتێکی وایە ئەوانە تازە دایانایە ئەوانش هاتبوون ئەوانش مەجبورمان یعنیش بەخۆیان شعوریان ئەو هەیە بەڕاستی ئەم لە نزیکەوە شارەزای ڕەئیان نیمە وەزیرێکی پێشوش ئەو زۆر ئیجابی قسەی کرد دکتۆرە سوها عەلی بەک وەزیری تەربیە بوو پێشان یعنی لە برادەرانی سوننیە ئەوش قسەی ئیجابی کرد ئەوانە بەڕاستی هەموو قسەی ئیجابیان باشە کەواتە چۆن ڕۆڵ کەڵک لەو دەرفەتە وەردەگرن و ڕۆڵی هەرێمی کوردستان لە ئەم بوارەدا چۆن دەبینن چۆن ئەو دەرفەتە دەگوازنەوە بۆ هەرێمی کوردستان کە بتوانن ئێوەکو ئەو شاندەی کە لەوێ بوونە لێرە ئیستفادە لەو دەرفەتانە بکەن وابزانم دەست پێکە دەستی پێکرد چۆن بە ئیمزاکردنی بەڕێز سەرۆکی کوردستان کوڕنیکەل لەگەر لەوان دوی یادداشتنامە زۆر گرنگ لە چه بوارێکدا یادداشتنامەکان لەسەر حیوار و یەکیان لەگەڵ منتەدای فکری عەرەبی کە چند ساڵە دامەزرایە ساڵی هەشتاویەک بەخۆی جەنابی ئەمیر حەسەن ئەو بەخۆی تەسیسی کرد بەخۆی بەڕاستی مفەکرێکی گەورەیە ئەم یەکەم جارە نایبینم
پێشترش دیتیتم بەڵێ. یعنی محازڕش حاضر بوویمە بەڕاستی مفەکرە لەگە ئیمزایان کرد لەگەر جەریدەی نەهار لە بەیروت کاکبوتان لەگەویژ یادداشتنامەی ئیمزا کرد جەریدەی نەهار فەرمووی ساڵی 33 دامەزرایە بەڕاستی ئەگە بێ واقع کوردستان کڕۆنیکەل وابزانم 2 ساڵ و 2 ساڵ شتەکە دامەزرایە یعنی بەڕاستی ئەمە شانازی دەکەین بەو مؤسسەی کە تازە دامەزرایە دەچی لەگە ئەو مؤسساتە عیملاقانە یادداشتنامەی ئیمزا دەکە حوار پیا دەکە علاقات پیا دەکە دوای بەڕاستی سەحافەی لەبنانیش ئیهتیمامی پێدا فەزائیەی مێتیڤی ئەویش خەبەرەکەی نەشر کردەوە ئەو کۆبوونەوەی کە لە ئوتێلی کراون پلازەدا ئەوە بوو تقریبا نێزیکەی 40 کەس حاضر بوو هەمووش ئەلامی زۆر گرنگ زۆر ئەوە بەس ئەمە هەردەمێ باسی ئەوە کوردەکانیش بکەم کوردەکانی ئوردن وابزانم کاکبوتانش باسییانی کرد ئەوانش چون سەردانمان کردن مؤسسەیەکیان سەلاح الدین ئەیوبی ئەوە خێرخوازیە بەڵام ئەوانی هەیە ئیداری هەموو شخصیاتی زۆر گەورە بوون مەسئولیەتی گەورەیان دیتیە لە ئوردن یعنی یەکیان تەیاری خاصی مەلک حوسێنی بۆ ئافریقا ئەوی دی لە جێیش زۆر گەورە بوو دکتۆر و ئەو شتانەی تێدا بوو دەوڵەمەند خەرچی ئەوەی تێدا بوو بەڵام کوردەکانی سووریای عەفۆن لوبنان وەزعیان خراپە وەزعی مادیان زۆر خراپە زۆر باشە بەڕێز بۆتان ئەوەی کە ئێوە لەوێ ئەم لینکەتان دروست کردووە تاکەی ئەتوانن بەردەوام بن و هەروەها لینکەکەتان تەنیا لەگەڵ وڵاتانی عەرەبیا لەگەڵ وڵاتانی دەرەوەش دەبێت بۆ نمونە ئەگەر زۆر جار ڕەخنە لە ئەدەبیاتی کوردی دەگرێت بۆچی نەتوانراوە بە جیهانی دەرەوە بناسرێت لەبەرەوەی ئێمە وەرگێڕی لەوانەیە باشمان نەبوو بێ لە ئاستی جیهاندا ئێستا ئەوەی کە ئێوە ئەیکەن ناساندنی کوردستانە بە وڵاتانی دیکە بە زمانەکانی دیکە ئەم ئامانجەتان تا چەندە سەرکەوتو بووە من پێشەوەی باسی وڵامی پرسیارەکەت دەمەوە ئەمەوێ باس بکەم ئێمە پێشەوەی بڕۆین کە لەلایەن منتەدای قەومی عەرەبی بڵێ بانگشتی ئێمە کرا بچین لەگەڵەوان یادداشتنامەیەکی لێک تێگەیشتن من جۆرە دوودڵیەکەم هەبوو چکە لەلای ئێمە پرۆژەی منتەدای قەومی عەرەبی لەگەڵ پرۆژەی قەومی کوردی یەک ناگرێتەوە بەڵام کە چوینە ئەوێ ینی بۆ نمونە پرۆژەی قەومی عەرەبی هەمیشە لەلای ئێمە لە زیهنی ئێمەدا وەکو پرۆژەی قەومی بەعسی بووە بەڵام کە چوینەوێ ئەوان بۆ خۆیان بڵێ معاناتیان هەبوو بەدەست ئەو ئەنزیمە قەومیانەی کە بارودۆخی نظامە سیاسەکان ئەوان دەست پێشخەرەکەیان بۆ چیە ئەڵێن بۆ لە مەودووە لەسەر ئەساسی دراساتی فکری دراساتی علمی ئیش بکەین نەک لەسەر ئەساسی بڵێ لەسەر ئەساسێکی عاتفی ئەوەی شتێکی کەش کە باسی ئەکرد ئەو کاریگەریەکان هەنجە دەمەوە سەر جواب کاریگەری ئێمە ئەو کوردەکانی ئوردن کە ڕەغمی ئەوەی پێگەیەکی زۆر بەهێزیان لە ناو پێکهاتەی ئوردنی هەیە ئەوان ئەیان گوت چاوی ئێمە هەمووی لەسەر هەرێمی کوردستانە هەرچەندی هەرێمی کوردستان پێگەکەی بەهێزتر بێ ئێمە لێرە زیاتر ئەعتیبارمان بۆ ڕائەگیرە عینەن کوردەکانی لوبنانیش بە هەمان شێوە سەبارەت بە پرسیاری توش بڵێ زۆر پێویستە لەوانەیە ئەو هەنگاوە زیاتر بەدەست پێش خەری پرۆفیسۆر عەبدولحوسێن شەعبان بوو کە مفەکرێکی گەورەی عێراقیە و ئەتوانین بڵێن دەوری ئیسماعیل بێشکچی هەیە کە ئەو لەناو پێکهاتەی تورکی پارێزگاری دیفاعی لە کورد کردووە ئەویش بە هەمان شێوە لە ناو پێکهاتەی عەرەبی عێراق ئەو دەست پێشخەرێکی کرد مبادرەیەکی شخصی ئەو بوو بەڵام بۆ لە مەودووە دەبێت ئەو هەنگاوانە لە چوارچێوەی دامەزراوەیی ببی یعنی من بڵێ لەوێ ئاخمە لە کێشەکە وەکو پێویست وێنەی ڕاستەخینەی هەرێمی کوردستان لە هەموو ڕۆیەکەوە بۆ خەڵکە نەگەیشتووە کە ئەوەش واخوازی دیداری هەبن پرسیارێکرد لە جەنابی کە حاکم ئازاد کرد لەبارەی ناوەڕۆشی یادداشتنامەکان ئێمە لەگەڵەوان حرەکەتین کە چالاکی هاوبەش بکەین واروها بگاتە ئەوەی بۆ لە مەودووە سکۆلەرشیپ هەبی بۆ نمونە لە ئوردن لە زانکۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە زانکۆیەکی زۆر گەورەیە سکۆلەرشیپ لەسەر دۆزی کورد هەبی بە هەمان شێوەش
الليرة لزانكوكاني إيرا سكولرشيب بو كتابي عرب بين على سر كرد يجبكن بو أوي بلي مشهد صورتي شي راستخينا لباري بارودوخي كرد زۆر باشە بەڵام ئەوانە پێویستی بە ژنگێکی ئارام و متمانە هەیە کە ئەو لایەنە بە هەرێمی کوردستان هەیبێت بۆ پێچەوانەوە کاتێکدا کە شازادە حەسەن بن تەڵالی شاماژێ بەوە کردبوو کە هەرێمی کوردستان شوێنێکی سەقامگیرە لە ناوچەکەدا بینین کە ڕۆژهەڵاتێکی ئاڵۆس هەیە و هەرێمی کوردستانم پێگە سەقامگیر و بەهێزەی هەیە ئەم هێز و سنگەی هەرێمی کوردستان هێشتا وەکو خۆی فاکتەری سەقامگیری لە ناوچەکە ئەوان ئەمە دەبینن ئەمە متمانەیەوە لە چیەوە دروست بووە بەدڵنیایی سەرکەوتنی ئەو ئەزمونە لێرە بە تایبەتی لە فڕەنجی کولتوری ئەو دانیشتنی ئێمە لە لوبنان کە دەستگای بڵێ ئەلنەهار سەرپەرشتی ئەکرد لەسەر هەر بە ئەو عنوانەی بوو ئیدارەت التەنەوع یعنی وەکو ئیدارەدانی فرەڕەنجی کە هەرێمی کوردستان لە زۆر ڕۆوەوە لە لوبنانە چۆن بکرێ هەردوو ئەزمون ئیستیفادەی لێ بکرێ هەرێمی کوردستان کرێدیتی ئەوەی پەیدا کردووە کە ئەوڕۆکە هەموو دەوڵەتانی ناوچەکە ئەیانەوێ زۆرە هاوبەشیەک لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی سیاسی لە ڕووی ڕۆشنبیری لە ڕووی ئابوووریەوە لێرە هەبی هەر بۆ زانیاری ماوەک پێشستانەکە پێشەوەی کە ئێمە بچین کۆنسوڵی گشتی تورکیا هاتە سەردانی ئێمەی کرد لە دامەزراوەکە ئێمە وتی پێویستە بڵێ لەگەڵ تورکیاش هەندێک دەستپێشخەری بۆ ئەوەی هەندێک دەستپێشخەری کولتوری هەبی بتوانین بڵێ کولتور لە خزمەت ئەوەی دابی زاتوانم بە یەک کورتی بکەمەوە ئەو ئیشی ئەو جۆرە مواسساتانە ئەتوانی بڵێ دیبلۆماسیەتی کولتوریە بۆ داهاتوی زۆر باشە جەنابی حاکم ئەم دیبلۆماسیەتە کولتوریە کە کاک بۆتانیش باسی کرد ئەم فرەڕەنگی کە لە هەرمی کوردستانی و لینکەی کە لەگەڵ وڵاتانی دیکە هەیەی چه هەنگاوێکی دیکە پێویستە وەکوتت هەنگاوەکە دەستی پێکرد چی دیکە پێویست ئێمە بیکەین بۆی کە بتوانین ئەو لینکە بەهێزە دروست بکەین ئەو متمانەیە کە هەیە بیهێڵینەوە لە کوردستان لە ڕوانگەی وڵاتانی دیکەوە بەڵێ خۆی معلومی جەنابتانە وڵە باخان یعنی دیبلۆماسیەتی جاران وەچی کە ئەمە جۆمان لێ دەبوو دەماخیندەوە هەرتەنها علاقاتی خارجی لە ڕێگای وزارەتی خارجیە و لە ڕێگای مەسەلەن وەچیمە دائیمەن لە شۆڕش بوونەوە پەیوەندەکانی دەرەوەمان ئەوانە ئێستا دیبلۆماسیەت زۆر تەوەسعی کردێ دیبلۆماسیەتی ڕاضی هەیە دیبلۆماسی کۆمەڵایەتی هەیە دیبلۆماسیەتی قانونی هەیە قەزایی هەیە بەرێ ملی فۆلکلۆر ئەو شتانە ئەو دیبلۆماسیەتانە یعنی زۆر تەوەسعی کردیە ئەوجا ئەوی ئەو ئیشە پیرۆزەی ڕادەگری نەپچرانی پەیوەندەکە زیاتر هەولی لۆ بدەین پەیوەندەکە بەردەوام بی زۆر سەرکەوتوو دەبین بە تایبەتی وەکو جەنابی کاکبۆتان فەرمووی ئەمیر حەسەن گوتی کورد لەو وەزعی حالی وەزعەن حەساسی ئێستا تەسەور دەکەم کورد دەورێکی محوەرێکی ڕئیسی دەبی لە بۆ استقرار الشرق الأوسط چی وای کردووە ئەم ڕوانگەی بەرامبەر بە هەرێمی کوردستان هەبێت بۆ هەرێمی کوردستان بەردەوام بە شوێنی یەکلاکردنەوەی ئەو کێشانە چاوی لێ دەکرێت بە تایبەتیەوەی لە عراقیا لەلایەکی تر بەبێ ئەوەی کە بتوە هاوسەنگەکەی تێکدا بێت باڵانسڕا دەگرێت و هەمیشە شوێنێکی ئارام و سەقامگیر بووە والله زۆر واضحە حکمەتی جەنابی سەرۆک ئەو علاقاتانە هەموو بە ئەسڵی جەنابی سەرۆکە و حکمەتی جەنابی سەرۆک و حکومەتی هەرێمی کوردستان بڕای جەنابی سەرۆک حکومەت سەرکەوتنی هەرێمی کوردستان بەسەر ئەو چاڵنجانەی کە لە ساڵی ڕابردوو هەی بووە چونکە کەس لەو خەیاڵی نەبووە هەرێمی کوردستان لەسەر پێی خۆی ڕابوەستی نەکرد لەسەر پێی خۆی ڕابوەستی بەڵکو بەرەو پێشش بچی یعنی ئەمە لێ هەموو باسییان نەکرد بەیروت کە بڵێ ناوەندێکی زۆر شارستانی ناوچەکەیە هەموو سەرسام بوون بۆ پێشوەچوونانەی لە هەرێمی کوردستان هەبوو بۆیە ئێستانەکە یانەوێ بە هەر شێوەیەک بی لە هەموو بارێکەوە جۆرە هاوبەشیەک لە هەموو بوارەکان بینەوە زۆر باشە و هاوبەشیە ئێستا دروست بووە لە نێوان هەرێمی کوردستان ئەو وڵاتانەداوە لەوانەیە ئەدامەزراوەکەی ئەو سەردانێکەوەش لینکێک لەو نێوانەدا بێت بەردەوامیدان بەم هاوبەشیە چۆن گرنگە بەلای ئێوە والله ئیتر باسم کرد ینی دەبی هەولی لۆ بدەین ئێستا وەزعەکە گۆڵە باخان زۆر گۆڕایە یعنی بەڕاستی ئەوانە مەسەلەن هەر لە ئەوەکەیان عنوانەکەی ئەویدان نابوو لەبوو نەدوەکەی القضية الكردية والحوارات وكذا القضية الكردية يستوى قراءة المشكلة الكردية طبعا
مشكلة زۆر فەرقی هەیە لەگەڵ قەزیە هەر تاکەچی ئەو میلەتەی دەبی پەیوەندی ڕەبتی هەبی لەگەڵ قەزیەی خۆی بەڵام لەوەیە ئەگەر مشکلە باە دەما مشکلە چ علاقە بەمە سیاسیەکانە بەڵام مشکلەش دانان ئەو مستەلەحەکن شۆفینیەکان زیاتر تەوسیعی پێ دەکرا ئەوە نما استعدادێکی باوەڕکە لەمە زیاتر متحمس بوون ئەوانە هەموو شخصیاتی زۆر گەورن ئەکادیمی ئەوە يعني حتى عندك أكاديمي زور معروف زور روشتن لقى أقصى درجة ما في كل زۆر ڕۆشت هیوادارین کە سەرکەوتوو بن و بەردەوام بن لە کارەکانتان بەڕێزان حاکم ئازاد مەلافەندی وەزیری پێشوویداد لە حکوومەتی یاریمی کوردستان بەڕێز بۆتان تەحسین بەڕێبەری دامەزراوەی میدیایی کوردستان کوڕنیکەڵ زۆر سپاس میوانی ژووری هەواڵی کوردستان زۆر سپاس.